ئامادە سەرەکی ئێمە وەکو دەستگای ستاندەر بریتیە لە دروستکردنی ناوەندێک بە مەبەستیدا کۆچیکردن لە ڕۆژنامەنووسان و بانگەوازێکە بۆی کە ڕۆژنامەنووسان لە چوارچێوەی یاسای ڕۆژنامەگەری کوردی یاسای ژمارە 35 ساڵی 2007 مامەڵایان لەگەڵ بکرێت چکە بەداخەوە لە هەرێمی کوردستان کۆی ئەو دۆسیانەی کە لەسەر ڕۆژنامەنووسانەوە ئەو کەیسانێک کە لەسەر ڕۆژنامەنووسان لەلایەن دەسەڵاتی دادگاوە ڕوبەڕوویان دەکرێتەوە لە چوارچێوەی یاسای ژمارە 2 ساڵی 2008 یاسای خراپەکارانەری ئەمریکانی پەیوەندی مامەڵایان لەگەڵ دەکرێت کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە ناحەدالەتی بەرامبەر ڕۆژنامەنووسان و نادادگەری کۆمەڵایەتیش بەرامبەر ڕۆژنامەنووس و کۆی ئەو مەلەفانە دروست دەکات کە لە هەرێمی کوردستان هەیە چونکە ڕۆژنامەنووس دەبێت لە چوارچێوەی ئەو یاسایە مامەڵە لەگەڵ بکرێت کە لە پەرلەمانی کوردستان ساڵی 2007 دەرچووە و هەموو ئەو دۆسیانێک کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە لە دۆسیەی ڕفاندن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان کەوتوتە ناو دۆخێکی یەجگار مەترسیدار و هەموو ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە لەسەر هەرێمی کوردستان دێن بۆ ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان شتێکی ناشیرنەوە و هەمیش لە مەسلەی دیموکراسی و پانتایی دیموکراسی لە هەرێمی کوردستان لە پاشەکشێکی گەورەدایە لە دوایین راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی CPT کە تایبەتە بە کۆمیتەی بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئاماژە بە کۆمەڵێک دۆسیە دراوە کە لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتی ئەمنیەوە لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ڕاستکراوەتەوە و ئەم جۆرە کارانەی دەسەڵاتی ئەمنی لە هەرێمی کوردستان شەرمەزار و ئیدانە کراوە و دەست بەجێ CPT داوای ئازادکردنی سەرجەم ئەو ڕۆژنامەنووسانە دەکات کە لە ئێستادا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە دەستگیر کراون و من لەمێ لێرە دووپاتی کەمەوە کە ئامانجی ئێمە لەم ناوەندە بریتیە لەوەی کە بتوانین یعنی ئەوە هەنگاوی سەرەتایە بتوانین بانگەوازێک بکەین بۆی لە هەرێمی کوردستان ناوەندێک کە بێ بە مەبەستی داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان هەرچەندە لە هەرێمی کوردستان ئێمە سەندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە کۆمەڵێک ڕێکخراوی دیکەمان هەیە بەڵام بەداخەوە لە ئاستی تموعی ڕۆژنامەنووسان و میدیاکاراندا نین لەبەرەوەی زۆر جار کە سەندیکاکان و ئەم ڕێکخراوانە بە جۆرێک لە جۆرەکان ئینتیمای حیزبی و ئاڕاستی سیاسی هێزە سیاسەکانیان بەسەدا زاڵە ئەمە ژوا دەکات کە نەتوانن پیشەیانە و بێلایەنە هەستن بە ئەرکەکانی خواردنا لە هەموو دنیا کاتێک کە سەندیکادا دەمەزدێ سەندیکا ئامانجی سەرەکی لە ئیشکردنی بریتیە لە بەرگریکردن لە مافی ئەو توێژەی کە بۆی دادەمەزدێت. دیارە ئەو پێشنیارەی دەستگای ستاندەر و ڕۆژنامەنووسانی هەولێر من بە هەوڵێکی باشی دەزانم بەداخەوە یعنی لە هەولێر و بادیناوم بە تایبەتر لە هەولێر فعلەن ڕۆژنامەنووسان هەست بە بێکەسی دەکەن هەست دەکەن کەسێک نییە یاین داکۆچیکاری مافەکانیان بی بەداخۆ منەمدەم ئەوەم گوتێکە جێگەی سەر سوورمانە سەندیکای ڕۆژنامەنووسان هەیە ئەنجومەنی دادوەری هەیە پەرلەمان هەیە یعنی دادگاکان هەیە داواکاری گشتی هەیە کەچی ڕۆژنامەنووسان دەگیرێن و بە یاسای زۆر سەیر و سەمەرە دادگایی دەکرێن لە کاتێکەمە یاسای تایبەت بەگرتنی و دادگایکردنی ڕۆژنامەنووسانمان هەیە دەبوو بەو یاسایە مامەڵەیان لەگە بکرێ یعنی بەداخەوە ئێستا هەست دەکرێت جۆرێک لە یعنی جۆرێک لە تەسکردنەوەی ئازادیەکان هەیە بەداخەوە جۆرێک لە ئیشکردن هەیە لە سەرەوەی تەسویرێک بکرێ لە بینی ڕۆژنامەنووسان و دەسەڵات کە ئەنەوە ڕۆژنامەنووسان بیانەوە حکومەتە بڕخێنن ئەو کیانە لە ناوبن لە کاتێکدا هەرگیز یعنی بابەتی وا لەو شێوەیە نییە ئەوە ڕۆژنامەنووسانن کەم و کوڕەکان نیشان دەدەن دەسەڵات لە سەرەتی بەدەم داواکاریەکان بچی کەم و کوڕەکان چارەسەر بکە لە کاتێک ئەگە تەشیر هەبوو ئەگە ناوزڕاندن هەبوو ئەگە هەر زۆرێکی تر هەبوو دەتوانێت معالەجەی بکە معالەجەکە بە یاسای ڕۆژنامەنووسان دەتوانێت ڕۆژنامەنووس بگرێت دەتوانێت دادگایی بکە کەس ڕۆژێک لە ڕۆژان هەرگیز لەگەرەوە نەبووە یعنی تەنانەت ڕۆژنامەنووسانی بە ئەزممویش قەت لەگەرەوە دانینە ڕۆژنامەنووس تەشیری کرد نەگیرێت ڕۆژنامەنووس تەشیری کرد سزا نەدرێت با سزا بدرێت یعنی ڕۆژنامەنووسۆک و هەر توێژێشتری ئەو کۆمەڵگایە لە سەرەتی کەم و کوڕەکان نیشاندا لە بەرامبەر کاری خراپە یاخود تەشیر یعنی دەکرێت بە جۆرەها نەوە سزای بدرێ بەڵام بەداخەوەی ئێستا دەبینین یعنی جۆرێک لە ترساندنە هەڵکوتان نەسەر ماڵی ڕۆژنامەنووسان لە نیوەی شەودا گرتنی ڕۆژنامەنووسان و دادگایکردنیان بە یاسای تر تۆمەتی بێ بنەمایتر ئەوانە یعنی لەلایەک ساردمان ناکاتەوە بەڵام لەلایەشتر نیگەرانمان دەکات نیگەرانی لەوەی لەبەرچی دەسەڵاتێکی خۆماڵی کوردی کە هەمومان قوربانیمان بۆ داوە هەمومان ماڵ و سامانمان لەسەر یعنی زیانی گەورەمان بەرکەتووە کەسی ئێستا ئەمە بێن بە خۆمان ببینە قوربانی ئەم داواکارم نەنی لە حکوومەتی هەرێم لە بەرپرسان لە هەرسێ حزبە بەشداربووکەی حکوومەت یعنی بەدەنگ ئەو داواکاری ڕۆژنامەنووسانەوە بێن وا بکەن یعنی کەشێکی ئارام دروست بێ بەداخەوە ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ ڕۆژنامەنووسان یعنی مامەڵەیەکی زۆر نادروستە مامەڵەیەکە هیچ ئەنجامێکی لێ ناکەوێتەوە ئەو بابەتێک کە بڕیارەکە کۆمەڵی ڕۆژناونووسی هەولێر
کەمپینێک یان ناوەندێک یا سنتەرێک دروستکەن ئەمە لە ئەنجامی ئەوەیە کە لە ڕابردوو بینیمان کە تاوەکو ئێستاکە ئەوەی هەیە کە سندیکای ڕۆژنامەنووسان وەکو پێویست نەیتوانیوە بەرگری لە ڕۆژنامەنووسان بکاتن بۆیە دەبینین ساڕانە کە یا 6 مانگ جارێک سندیکای ڕۆژنامەنووسان راپۆرتی خۆی بڵاو دەکاتەوە تەنها وەکو ناڕازەیەک بەیاننامێک کۆمەڵک داتا بڵاو دەکاتەوە بۆیە کاریگەری دروست نەکرد لەسەوەی کە دەستەڵات یا ئەو هێزانی کە ئەزیەتی ڕۆژنامەنووسان داتن ئەم تاوانەیە ئەم پێشێرکاریە کەمتر بێتەوە بۆیە لە بەدیلی ئەوەی کە کۆمەڵێک ڕۆژنامەنووس ناوەندێک دروستکەن یا سنتەرێک ئەمە دەبێتە بەدیلی ئەوەی کە بەلای کمی ئەم دەستەیە بچێتن لای قونسوڵخانەکانی کە وڵاتان لە هەولێرن بچن سکاڵای خۆیان بن کە دۆخی ڕۆژنامەنووسان زیایە لەوەی کە لە دەستگا ڕاگەانەکانی سێبەر یا سەر بە دەسەڵات باز دەکرێتن.